خەڵکانێکە و بەڕاستی پێشتر دەیانگوت کەوا تەوتینی موچە ڕەبتە لەگەڵ تەسلیمکردنی داهاتی ناخۆ. ئەو من بەخۆشتان ئاگادارن شایدن چەندین جار لێرە ڕاستەوخۆ باسم کردێکەوە تەوتینی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان هیچ ڕەبتێکی ئەو تۆی نییە لەگەڵ تەسلیمکردنی داهاتی ناخۆ، بەڵکو بڕیاری تەوتین زۆر واضح و دیارە، دەڵێت داتا و زانیاری لە حکوومەتی هەرێمی کوردستان و پێدان و تەمیلی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لای عێراقەوەیە. وە زۆر زان دەگوترا کەوا تەسلیمکردنی داهاتی ناوخۆ چ هەندێک حزب چ هەندێک میدیا چ هەندێک ڕۆژنامەنووس دەمگوت وانە، بەڵام لەبەر ئیتیزاکەوا بەقوت بوو قسەی تا کەسی نەیدەخوارد. بەڵام ئێستاوە هەر بە سەریحی تەیف سامی کاتێک بەیاننامەکەی دەرکرد دەڵێ حکومەت ئەمە بۆیە موچە ڕامە ئەنگرت یەک لە هۆکارە هەرە سەرچێکەکان دەڵێت تەوتینە جێبەجێ ناکە، یعنی ئەوەی نییە ڕەبتی زۆر ڕەبتی نەکردێ لەگەڵ داهاتی ناخۆ. و ئەو ڕۆژ سوودانی کاتێک لەگە فراکسیۆنی یەکگرتو و دانیشتیا وتی کاکە ئێوە تەوتینەکە بکەن ئەوە پارەکە توانین بنێرین، داهاتی ناوخۆ ئەوانە توانین باز نەکەین، چونکە بەڕاستی داهاتی ناوخۆ باسم کرد داهاتی ناوخۆ ڕەبتە لەگەڵ بولجەی هەرێمی کوردستان، یعنی چەند داهاتی ناوخۆ تەسلیمی عێراق بکەی ئەو کاتی عێراق توانین بودجەی پرۆژە و مەشاریع و وەزارەتەکان و بەڕێوەبەرەتەکان بداتێ. بەڵام موچە ڕەبتی ڕاستەوخۆی بە تەوتینەوەیە، تەوتینش بریتە لەوەی کەوا داتا و زانیاریەکان لە حکوومەتی هەرێمەوە بچی و تەمویلی موچەکەش لەیان حکوومەتی عێراقەوە بی. ئەوە خاڵشی زۆر گرنگە و هەر ئەو ڕۆژ بەڕاستی خاڵشتر بوو کەوا یعنی نیشانەیەکەوە هەم نازانم سوودانی ئاگدار نییە یان فێلەکە دەیەوێت بیکات دیسان باسیەوەی کردێکەوە تەرحی کردێ ئەمە ئێوە دەتوانن ڕاستەوخۆ وەزارەتەکان لیستی موچەمان بۆ بنێرن ئەمە تەمویلیان دەکەین دەبتەوتین. بەڕاستی ئەوە هەڵخەڵەتاتنێکی زۆر واضح و دیارە و جیان ئەوەیە کەوار بەخۆشی نازانی لی نازانی سوودانی کەوا گومانم هەیە چۆن نازانی دووش یانەوەی ویستیتی ئەو وەفدە و شاندەی هەڵخەڵەتێنی بەوەی کەوا دەڵێ کاکە ئەگەر وابی دەتوانن وەزارەتەکان لیستی موچەمان بۆ بنێن ئەمە تەوتینان بکەین. بەڕاستی ئەوە لە قەراری دادگای فیدرالی کاتێک ئەمە سکاڵایەکەمان کرد لە نەسی قەراری دادگای فیدرالی 224 موحدەکەی 269ەکە نەسەن دوو ڕێگەی پیشاندایە، دەڵێ یەکەمیان لە ڕێگەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە تەوتین بکرێ، دووەمیان دەڵێ بێگەڕانەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغدا دەتوانی هەر مدیریەتێک ینی سوودانی باسی کردە لە وەزارەت نەخێر هەر لە بڕیارەکەدا دەڵێ هەر مدیریەتێک ئەوجا هەر مدیریەتێک مدیریەتی عامە دەگرتەوە مدیریەتی ئاسایی دەگرتەوە تەنها ئەوەیەکەوە وحدەی حسابی هەبی دەتوان لیستی موچەی ڕاستەوخۆ بۆ وەزارەتی دارایی عێراقی بنێری و ئەو کات تەوتین دەکرا. بەڵام بەڕاستی یەکێتی گەمەشی زۆر ناشرینی کرد لە کاتی هەڵبژاردن و ئەو ڕێگەشی لەدەست بوو، بەڵام خەڵکی زۆر چاواشە دەکرد من ئەو کاتیش زۆر ڕوونم کردەوە کاکە ئەگەر یەکێتی ڕاست دەکا هیچ عیلاقەی بۆی دانیە فەرعی بانقی ڕافیدین یان ڕەشید بینی لە سلێمانی بۆی تەوتین بکرێ، یعنی هیچ عیلاقەی بە فەرع دانیە، بەڵکو نەسی بڕیارەکە زۆر واضحە دەڵێ کاکە ئەسڵەن نابی تەوتین لەو بانقانە بکرێتەوە لەناو حکوومەتی لەناو قوارەی هەرێم لەناو ئیقلیمی هەرێمی کوردستان کار دەکەن، دەڵێ پێویستە لەو بانقا فیدرالی حکومیانە بی کەوا لە دەرەوەی هەرێمیش دەکەن، کەواتە ئەگەر بتەوێت بە جێری بڕیارەکەی بڕۆی دەبی ئەسڵەن هەر فەرعی نەبی یەکێتی دەسوڕاوە دەویست خەڵک چاواشەکە و بەڕاستی نەجاحەتیشی نالۆ خۆی یان توانین دەنگێکی زۆری پێکۆکەنەوە وڵای ئەمە دەمانوێت بانقی ڕافیدین و ڕەشید دێنین بانقی ڕافیدین و ڕەشید هیچ عیلاقەی بە تەوتین دانی ئەوەیەک دوو فۆرمی فەلیان بڵاو دەکردەوە فۆرمی ساختیان بڵاو دەکرێت وەڵاوە فۆرمی تەوتینەوە یەڵە لەسەر فەرمانبەران یەڵە ئەوەی فۆرمەکە پڕ کاتەوە ئەوە تەوتینە. چەند جار گوتمان کاکە ئەسڵەن فۆرمی تەوتین عیلاقی بە حکوومەتی هەرێمی کوردستانە دەبی مرکزی بی لەلایەن عێراقەوە بێت و ئەو بانقانەش دەبی عقد بکەن لەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرپەرشتی وەزارەتی دارایی عێراقی ئەوجا ئەو کاتی فۆرمەکان لەو بانقانەیان لەو شوێنانە تەوزیع دەکرێتەوە موافقی هەموو لای لەسەربی ئەوە نییە لە کۆمیتەی بێ فۆرمی بڵاوکەی وەڵا فۆرمی تەوتینە. بەڕاستی ئەوەی کەوا ئەوڕۆ سوودانی باسی ئەوە وتمان لە قەرارەکەی دادگای فیدرالی 224 موحدەکە 269 هەبوو، بەڵام لە دوای ئەوەی کەوا سەر و کۆمار ئەو جەنازام ئایا بە فیتی پارتی بوو یان بە قەناعەتی خۆی بوو ئاگادارن لە هەژدەی دوو سکاڵایش تەقدیم کرد لە بۆ دادگای فیدرالی و لەو سکاڵای داوای چەند شتەش کرد یەکەم شت دەڕێ هەژماری من بکرێتە ئەسڵ دوو باسی ئەوە دەکەکەوە بانقەکانی دەرەوەی ڕافیدین و ڕەشیدش بیگرتەوە
سێ داوای دەکاتەوە یاسای بودجە تعدیل بکرێتەوە تعدیلش کرابوو نازانم ئاگای لێ نەبووە چ بووە و خاڵشتر زۆر گرنگ بوو نەسەکەی واهینە بەڕاستی ئەوە دەتوانین بڵێن ڕێگەی دووەمی قەپات کرد دەڵێ تەوتینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لەلایەن حکومەتی عێراقی و حکومەتی هەرێمی کوردستان على أن يتم من خلال وزارة المالية العراقية الاتحادية ووزارة المالية والاقتصاد في إقليم كردستان كواتا أو رجع قبات كر براستي أو السودانية أو روجوتي دتوان راسته خوب وزارة دارة بنيري أو رجع قبات كرديا نا وزارة نا وزير نا مديرية عامة نا مديرية كذا ناتوان ليستي بنيري سكوب بالرياي دوامي دادجاي فيدرالي أو درجاي قبات كرد نابي بهيش شيء راسته خودري إلا دبي للري وزارتي دارایی عراقی و وەزارەتی دارایی و ئابووری هەرێمی کوردستان لیستەکان بنێردرێن کەواتە ئەوەی ئەوڕۆ سوودانی گۆتیتی هەڵەیەکی زۆر وازە حەوجەم بەستەکەی نازانم بەڵام ئەوەی کەوا پێشی باوەڕ کردیە زۆرم پێسێر بوو نەقلی دەکات و برەوی پێدەدات پێم سێریان چوار ئەندام پەرلەمانی عێراقی تو ئاگدار نەی بەتایبەتی ئەگەر خۆت ینی بەناڕاستی خۆت بکەی خاوەنی بڕیاری دادگای تەوتین بڕیاری تەوتینی دادگای فیدرالی چۆن تو ئاگادارنی کەوا کاتێک سەر و کۆمار سکاڵای کردی و نەجێ سکاڵایەکەشی چ بووە ینی بەڕاستی ئەوانە ینی زیاتر گومان دروست دەکەن لەسەر هەم لەسەر سوودانی هەم لەسەر ئەو خەڵکانی کەوا دەچن سەردانی دەکەن و بابەتەکان وەک خۆی یان ئەوەیە شارەزاییان نییە بەداخەوە دەبا هەر ئەو دەمی لە ناو کۆبنەوەکە لە دەویان دابەوەکەوە ئەو ڕێگەیە قەپات کرایە ئێستا تەنها دەبی لە ڕێی وەزارەتی دارایی هەرێم و وەزارەتی دارایی عێراقی ئیشەکە ئەنجام بدرێن خاڵشتر ئەوەیەکەوە ئەمری وەلایی پێش دوو ڕۆژ بابەتەشترە بوو سکاڵایەکە بوو کۆمەڵە فەرمانبەرێک کردبیان و داوای ئەمری وەلاییان کردبووکەوە موچە بە زووترین کات پێش جەژن بێت و ئەو کاتی بەڕاستی هەڵایەکی زۆر گەورەی لەسەرکرا و زۆر لە بەرپرس و ئیعلامیەکانیش باسیەوەیان کردکەوە تەواو بڕیارەکە لەبەرەوەی بەڕاستی یەکەم جارە دادگای فیدرالی ئەوەن دێم متابعی بکەم ئەوە نزیکەی ساڵ نیوە کە زیاتر متابعی دەکەم هیچ سکاڵایەکی نەکردتە خەبەر ینی کاتێک مەسەن بۆ نمونە هەر کەسێک دەچی هەر مەجموعەک دەچی هەر ڕێکخراوێک دەچی هەر حزبێک دەچی کاتێک دەچی سکاڵا تۆمارکە لە دادگای فیدرالی ئەو سکاڵایە ناوڕۆکەی ناینتە ناو بیکاتە خەبەر و لە ناو ئیعلامی خۆی باسیکە بۆ یەکەم جار بوو سایتی دادگای فیدرالی ئەو خەبەرەی بڵاو کردەوە ئەوە وای لێ کردکەوە زۆر خەڵک یان هەڵخەڵەتێ یان ویستیان استیغلالی کەن تەنها هەندێک حزب بە بکردی خۆی وتی کردومەوە ئەو فەرمانبەرانە ئەمن نردیتم و بڕیارەکە درا و تەواو پێش دەژن موچەکە دەدرێ من ئەو کاتی بەڕاستی لە ستاندەر نیوز بڵاو کراوە لێدوانەکەمەکەوە یەکەم ئەمری وەلایی دەڵێ فی ئەقرەبی وەقت یەبوتو يعني محكمەکە تەبوتو يعني کەواتە لێ کۆڵینەوە متابعی لێ دەکات ئایا ئەو بڕیارە دەربکات یان نا یەکسەر خەڵکانی ئێرە بەڕاستی بەرپرسەکان حزبیەکان میدیاکان و لێکیانداوەکەوە دەڵێ فی ئەقرەبی وەقت قەرارەکە دەردەچی نەخێر ئەو دەڵێ لێ کۆڵینەوەی لێ دەکەین و متابعی دەکەین بزانین ئەو بڕیارە دەرکەین یان دەرنەکەین زۆربەی هەر زۆری کردیانە هەڵایەکی گەورەکەوە یعنی بەڕاستی گوناحە موچەخۆر بەشتی ناڕاست دڵی خۆشکە هیوای پێبەخشی ئومێدی بدەیەکەوە هیچ ئەسڵ و ئەساسی نییە دواتر باسمان کردکەوە ئەو یەبوتو یعنی نیشانەوەی لێ کۆڵنەوەی لێ دەکا و خاڵشتر زۆر گرنگە کەوا زۆر باسکرا لە ئیعلام و لە پەرلەمانتارەکانی کوردی عێراق کەوا لە پەرلەمانی عێراقدان باسیەوەیان کردکەوە بە قەرز سوودانی موچە دەنێری وتمان ئەوش نادەستوریە و نایاساییە و پێچەوانەیە لەگەر بڕیاری دادگای فیدرالی چونکە دادگای فیدرالی دەڵێ پێویستە تەمویل لەلایەن حکومەتی ئیتیحادیەوە بکرێ دوور لە قەرز و من ئەو کاتی بەڵگەشم بڵاو کردەوە نەسی بڕیاری دادگای فیدرالی و بە خەتش سوور نووسرایەکەوە من دون القرض يعني بەبێ ئەوەی بە قەرز بی نابی بە قەرز لەسەر حکومەتی هەرێم و لەسەر خەڵک و لەسەر موچەخۆر حساب کرێ بەڵکو ئەو واجبێکی حکومەتی ئیتیحادیە موچەکە تەسلیم بکات بۆیە ئەوە خاڵشی زۆر گرنگە بەڕاستی ئەویش هەر بە هەڵا خەڵکەکە يعني داویست شتێک وا بڵاو بکەنەوە کە موچە دێت و بە قەرز دەدرێت و سوودانی دوو مەرجی هەیە و ئەو شتانە هیچ ئەسڵ و ئەساسی نەوە زیاتر ئەو ئیعلامانە لە ناو جیرفانی خۆیان دەرهێنا بوو و دێینە سەر ڕێگە چارەکان ئەم پێشتر بەڕاستی باسم کردووە
سێ ڕێگای دەتوانین بڵێن خەت سەریع هەیە بۆ ئەوی چارەسەری کێشەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بکرێت. یەکەمیان تەنفیزکردن و جێبەجێکردنی بڕیاری دادگای فیدرالی وەکو خۆی بەوەی کەوا حکوومەتی هەرێمی کوردستان داتا و زانیاریەکان بدا و بەڕاستیش بڵێم زۆربەی هەرە زۆری دەتوانین بڵێن لە ستانوهەتی داتا و زانیاریەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا چوویتە وەزارەتی دارایی عێراقی و هەمووی عێراق ئاگدارە لەو داتا و زانیاری. تەنها دەتوانین بڵێن ئاخر ڕێکاری تەوتینی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان مایە ئەویش بریتە لە چ ناردنی ژمارەی حیسابی بانقی موچەخۆرانی هەرێمی کوردستانە. تو هەر لە هەر بانقێکدا مادەم ئەو بانقە معتەرەفە لە 66 بانقەکەی بانقی مرکزی کەوا متمانەی پێبەخشیە لەو بانقەیە مادەم ڕقم حسابیت هەیە دەڵێ بەس تەنها ڕقم حسابیەکەم بۆ بنێرە من بۆ یەکسەر ڕاستەوخۆ موچەی فەرمانبەرەکان و حکوومەتی هەرێم هەتا ئێستا ڕێگری لەوەی دەکا و ناشێڵی تەنفیز بکرێ و هەموو قوتی خۆشی بەکاردێنی بەس ئاخر ڕێکارەکە جێبەجێ نەکرێ. لەبەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی شەڕی ئیرادە دەکا و ئێمە شەڕی ئیرادە دەکەین. ئەو دەیەوێ هەرچی ئەو 1,200,000 مۆزەف موچەخۆریکەوە هەیتی هەموو لە بندستی خۆی بی عێراق ڕاستەوخۆ پارەکە بداتە حکوومەتی هەرێم و حکوومەتی هەرێم بە چەندین لێبڕین و تەرتیبات و ڕێکاری نایاسایی ئەو جەبیداتەوە موچەخۆران. ئێمە پێچوانەوەین دەڵێن لیستەکە حکوومەتی هەرێمی کوردستان دەینێری بەڵام موچەکە ڕاستەوخۆ دەبی لە بۆ ڕقم حسابی ئەو موچەخۆرە بچی کەوا ڕقم حسابەکەی حکوومەتی هەرێم نردیتی و جیاوازەکەی زۆرە لەبەر ئەو کاتی موچەخۆرانی هەرێمی کوردستان نزیکە 1,200,000 موچەخۆری هەرێمی کوردستان ئازاد دەبی و لە کۆیلەی حزب و دەستگا ئەمنیەکان دەردەچی لێ بەڕاستی حکوومەتی هەرێمیشە تا پێ بکرێ هەتا ئاخر فیشەک ئەو شەڕی دەکا حەق خۆشتی چکە دەزانی 1,200,000 موچەخۆر بە پێشمەرگە و ئاسایش و مەدەنی و خانە نشینی لە بن دەست دەربچی ئەوە بەڕاستی لۆی زەربەشی زۆر گەورەیە و مافی دەدەمێ کەوا حەق خۆتی ئەویشە دەکا چکە بەڕاستی ئەو کاتی دەبنەوە هەر حزبێک ناو حزبەکانی تر کۆ چۆن حزبەکانی ئۆپۆزیسیۆنیان بە ناڕازینە هیچ دەسەڵاتیان نیە لەناو حکوومەت ئەوانش بەچوانیان لێدێ بەڵام بە قۆناغ یەکەو سەر ناکرێت وێ هەموو شەڕەکە لەسەر ناردنی ڕقم حسابیە و ئەو ڕقم حسابیش بەس بەدەستی حکوومەتی هەرێمی کوردستانە دەکرێت. زۆر جاران پرسیار دەکریان نامە دەنێرن باشە ئەمە مەجموعە مۆزەفە کۆبینەوە دەچینە بەغدا هەر ئەوڕۆ زۆر جاران ئەوڕۆ دیسان ئەو نامەیەم لات با 200 مۆزەف خڕبینەوە دەچین لای وەزارەتی دارایی دەڵێ ئێمە تەوتینکە ئەوە ناکرێت لە ڕووی ڕسمی دەوائر دەخوا مدیری دائیرە تەوقیع و ختمی دەخوا ئەتو چی دەڵێ ئەسڵەن فەرمانبەری دواتم معاشەکە لۆ خۆدانێ ئەم دەستم دەڵێم وەڵام معاشم 4 میلیۆنە چی لێ دەکەیانی وانە حکومت چۆم زانێ وەزیری دارایی عراقی چۆم زانێت موچە چەندە و چەند لێ دەبڕێ و کەی خانشین بچەند خزمەت تێ دەبی هەموو لە ڕێ حکومەتی هەرێمی کوردستانەوە بی ئەوە مافێشی دەستوری و یاسایی و ئیداریە حەقە بەڵام ئەوەی کەنا حەقە حکومەتی هەرێمی کوردستان ناینێری لێ گرنگە خاڵ یەکەم ئەو تەوتینە ئاخر ڕێکاریمە ناردنی ڕقم حسابی بانقیە لە بۆ حکومەتی عێراقی لە ڕێی وەزارەتی دارایی ئەوە ئەنجام بدرێ و کێشەکان بەڕاستی وەکو موچە کۆتایی پێدێ ئەویتر وەکو بودجە داهاتی ناوخۆ نانێری نفتی بە قاچاق دەفرۆشی ئەو شتێشترەوە با عێراق لە خۆی عیلاجی خۆ لەگەڵ بکە. خاڵی دوم ئەوەیەکەوە بەڕاستی ئەو ئینفاقی فعلی دەستەواژەی ئینفاقی فعلی ناو یاسای بودجەی عێراقی پێویستە تعدیل بکرێ ئەوش بە ڕێگەی دوم یەکەم لە ڕێ ئەو وەزیر و وەزیرانەی کەوا لە ناو حکوومەتی سوودانی بەشدارن چێ بەشدارە پارتی و یەکێتی بەشدارە کەواتە کەمتەر خەمی لە وەزیرەکانی پارتی و یەکێتیە یەکەم جار بەدەستەواژەی ئەلینفاق الفعلی بودجەکەیان ناردیە پرۆژەکەیان ناردیە لە بۆ پەرلەمان و دواتر خەتای ئەو پەرلەمانتارانێکی هی دەسەڵاتوی ئۆپۆزیسیۆنیشەکەوە ئەو دەستەواژیان لانەدەیە کەواتە ئێستا دەبی عکسیکەینەوە چاچکەینەوە یەکەم دەبی وەزیرەکانی حکومەت وەزیرە کوردەکان لە ناو حکوومەتی سوودانی دەبی لە کۆبنەوەیکی ڕسمی ئەنجومەنی وەزیرانی عێراقی داوای لادانی ئەو دەستەواژەی بکەن وەکو پرۆژە یاسا معدل بینێرنە پەرلەمان و لەوێش هەنگاوی سێم دەست پێ دەکا ئەوەیەکەوە پەرلەمانتارە کوردەکان بە دەسەڵات و ئۆپۆزیسیۆن هەوڵدەن ئەو تعدیلە جێگیر بکەن و لۆبی دەکەن عیلاقات دروست دەکەن ئەوە بەڕاستی لەو باڕدامە زۆر کێشەش دروست نابێت کە بەڕاستی ئینفاقی فعلی پێشتر نەبووە و لەو چەند ساڵی ڕابردوو هاتیتە ئاراوە و تێپەڕیش بووە لەسەر وەزیرە کوردەکان لەسەر پەرلەمانتارە کوردەکان و حەق وایە بە خۆیان چۆن غەڵەتیان کردیە و چۆن تێکیاندا ئەوهاش بە خۆیان چاچ بکەنەوە.